حسین ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران بە سەردانێکی فەرمی گەیشتە دیمەشق بۆ ئەنجامدانی گفتوگۆ سەبارەت بە بەرفراوانکردنی پەیوەندیەکانی دووقۆڵی لە نێوان هەردوو وڵاتەکە لە بوارەکانی بەرژەوەندی هاوبەش و هەروەها پێشهاتنەکانی ناوچەیی و نێودەوڵەتیەکان لەگەڵ ژمارەیەک لە دەسەڵاتدارە باڵاکانی سووریا. ڕۆژی شەممە لە کاتی گەیشتنی بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی دیمەشق لەلایەن هاوتا سوورەکەی فەیسەڵ مەقدادەوە پێشوازی لێکرا. لە ماوەی مانەوەی لە دیمەشق دیبلۆماتکاری باڵای ئێران لەگەڵ بەشار ئەسەدی سەرۆکی کۆماری سووریاش وتوێژی کرد. عەبدوڵڵاهیان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەیی هاوبەش لەگەڵ هاوتا سوورەکەیدا باسی لە سەردانەکەی کرد. جناب آقای دکتر بشار اسد بر دعوت سەرۆک بەشار ئەسەد جەختی لەسەر بانکێشتنی جنابی سەرۆک دکتۆر ڕایسی کردەوە بۆ سەردانکردنێکی بۆ دمەشق. هەروەها ئامادەی ئێرانی بۆ بەڕێوەچوونی ئەو جۆرە دیدارە دووپات کردەوە. ما تلاش خواهیم کرد که بتوانیم هەموو هەوڵێک دەدەین بۆ دابینکردنی زمینەی گونجاو بۆ ئەم سەردانە. پێشتر وەزیرەکەی دەرەوەی ئێران ستایشی ئەگەری نزیکبوونەوەی نێوان سووریا و تورکیای هاوپەیمانی ئێران کرد دوای ئەوەی وەزیرانی بەرگریان مانی ڕابردوو کۆبووبوونەوە. هەرچەندێکە لە میانی کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا مقدار پێداگیری کرد کە ناتوانێت باس لە دامەزراندنی پەیوەندیەکی ئاسایی بکرێت لەگەڵ تورکیا بەبێ کۆتایی هێنان بە داگیرکاری. ئەویش دوای ئەوەی یاریدەرێکی باڵای ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکی تورکیا ڕایگەیاند هێرشێکی نوێی زەمینی تورکیا لە سووریا ئەگەری هەیە لە هەر کاتێکدا بکرێت سەرڕای هەوڵی نزیکبوونەوەی نێوان دیمەشق و ئەنقەرە بە نێوانگیری مۆسکۆ. وەڕوو لە لایەنەکانی تریش دەکەین بە مەبەستی پیادەکردنی ئەرێنیەکی ڕەها. ناکرێت باز لە دامەزراندنی پەیوەندی ئاسایی بکرێت بەبێ کۆتایی پێێنان بە داگیرکاری، بەبێ کۆتایی پێێنان بە تێرۆر و بەبێ گەڕانەوەی پەیوەندیەکانمان بۆ ئەو بنەمایانەی کە لە ڕابردوودا لەسەری بنیاد کراون. تورکیایەکێکە لە وڵاتانەی لە ماوەی شەڕی ناوخۆی سووریادا پشتیوانیەکی گەورەی لە هێزەکانی ئەپۆزیسیۆنی دژ بە حکوومەتی بەشار ئەسەد کردووە، هەروەها هێزەکانیشی ڕەوانی خاکێکی بەرفراوانی باکووری سووریا کردووە. رووسیای هاوپەیمانی سەرەکی سووریا پشتیوانی لە یەکتر نزیکبوونەوەی تورکیا و سووریای کردووە، میوانداری گفتوگۆکانی نێوان وەزیرانی بەرگری دوو وڵاتەکە کردووە و ئامانجی ئەوەیە دواتر وەزیرانی دەرەوەی سووریا و تورکیا کۆ ببنەوە و لە کۆتاییشدا ئەردوغان لەگەڵ ئەسەددا کۆ ببێتەوە. شایان پاشا، دانی ئەمریکا، واشنگتن.